لە 2007 وەکو مامۆستا تەواوم کردووە و هەتا ئێستش هێشتا هەر بەردەوامم لە پرۆسەی پەروەردە و فێرکردن. ڕاستی پیشەکەی خۆم من چوومەتە ڕادەی عەشق و جنون تایە. لە پیشەکەی خۆم زۆر خۆشەوێ. هەر مامۆستایەکیش پیشەی خۆی خۆش نەوێ ناتوانێت سەرکەوتوو بێ لە هەر کارێکە ئەیکەی. حتا تۆ ئیشی ماڵ چێش لێنان ئەگەر حەزە بۆی نەبێ ناتوانانی سەرکەویتایە، یعنی ناتوانانی ئیبداعەکەیتایە. بۆیە من گەیشتومەتە ڕادەی عەشق و جنونتیای، زۆریشم حەز لە کارەکەی خۆمە. ڕاستی پیشەکەم هەتا بڵێ هیلاکیتایە، چونکە ئێمە و کاری مامۆستا هەموو ئاشکرای ئەزانین بە پێوەستانە و قسەکردنە. دوو کاری زۆر ماندوو بوونە، هەم بۆ جەستە هەم بۆ مێشکیش، هەردووکی دوو کاری زۆر ماندوو بوونە. بەڵام لەخوا بەزیابێ کاتێککە ئەنجام ئەبینین، کاتێککە ئەگەینە کۆتایی ساڵ خوێندکارەکانمان ئەچنە وەزاری بە حکمی ئەوەی من پۆلی 12 پێەیە، ئەنجامیان ئەبینین، دەستخۆشی ئەوان، هاندانی ئەوان، ئەگەنە خاڵەکانی خۆیان، ئەگەنە ئەو شوێنەی مەبەستیانە هەموو جارێهانمانەیە کە زیاتر بەردەوام بین. ئێمە شێوازی وانەوتنەوە ئێستا بەعام پرۆسەی پەروەردە گۆڕاوە. جاران شێوازی وانەوتنەوە تەنها مەسەلەن بۆردێک بوو لەگەڵ مامۆستاکە و زۆر جاریش بە شێوازی داڕشتن خوێندکارەکە هەڵ ئەسا لەبەری ئەوت و کۆتایی پێهات. ئێستا شێوازی وانەوتنەوە عام گۆڕاوە، جیهان هەمووی گۆڕاوە، کوردستانیش لەگەڵیا بە شێوازێکی تر گۆڕاوە. لەوانەیە نەمانتوانی بێ بەداخەوە بگەینە و ئاستەی کە پێویستە، چونکە پێویست بوو ئینسان پێشکەوتن زۆر خێرا ڕوئەدا، پێویست بوو ئێمەش لەگەڵیا بڕۆین، بەڵام پێی ڕناگەین بەداخەوە. بەڵام ئێستا گۆڕاوە، بۆرد بەکارەهێنین و ماجیکی ڕەنگاوڕنگ بەکارەهێنین و ئێستا داتاشۆ بەکارەهێنین. هەنێک جار من ئێستا لێرە تەلەڤیزۆن بەکارهێنم، هەر فەرقینی وەکو داتاشۆکەوایە لەناو مەکتەبیشە داتاشۆکان ڤیدۆکان و کتێبەکان باسەکەین. وەکو بابەتی زیندەزانی بابەت زۆر هەڵەگرێت، باسی بابەتێکەکەی ڤیدۆیەکی پیشانەی ئەڵێ ئەو بابەتە هەمووی وا ئەڵێ، تەلەبە لە کاتی ئیمتیحاناتە ڤیدۆکەی بیرە بێ. ئەگەر کتێبەکەش و دەقەکەشی بیر نەبێ، کتێبەکەی لەبیر بچێتەوە بە ڤیدۆکە ئەچێتە ناو مێشکیەوە، ئاسانکاری زیاتر بۆ ئەبێ و خوێندکاریش لەخوا بەزیابێ. خۆی پرۆسەی وانەوتنەوە تێگەیشتنە تا حەدێکی باشیش لەخوا بەزیابێ خوێندکاران لێی رازین و تێگەن. لەخوا بەزیابێ طبعاً ئەوەش فەزلی خوا گەورە خۆیەتی بەسەرمانەوە. ئێمە توانیمانە لە ڕووی باری دەروون نیشەوە بتوانین ئارامی بین بە تەلەبە کە ئەوەی کە کاتێک گێتە لای ئێمە وانە ئەخوێنێ، چونکە ئەوانەی کە پێشتر کە سوکاریان خوشک و برایان نامان بوون ئەزانن کە بەچ ئاستێک ئەگەن. لەخوا بەزیابێ توانیوانە دەرەجەیەکی هەرە باش بێنن، بۆ یەکێنە لای من هەر بە ڕووی دەرونی خۆیان مرتاحن کە لای من ئەخوێنن. لەخوا بەزیابێ تەلەبەی ئیستا ماشەڵڵا ئەبینی معدەلی 100 ئەهێنێ، تەلەبە ئەبینی معدەلی تموحاتی زیاد لە پێویست ئەخوێنێ، زیاد لە توانای خۆی هەوڵ ئەیات. تەلەبەی جاران من خۆم ئەگەر هەر باسی نمونەی خۆم کەم بیرم نایە سەعی هەنێک مادەمان کردبێ کوردی و عەرەبی و ئینگلیزی و ئەمانە. تەلەبەی ئێستا ئەوانش هەمووی دەرەخ ئەکا، سەعیتیا ئەکا، تموحی بەرزە. تەلەبەمان هەیە بە 96ەوە دانیشتوەتەوە، تموحی زۆرە. تەلەبەی ئێستا ئەوانەی کە نوخبن طبعاً وەسائلیش زۆرە کە تەلەبە بێتە دواوە. ئێمە نابێ هەر چاومان لەسەر ئەوانە بێ کە هاتوونەتە دواوە و ناخوێنن و هۆکار زۆرە لە ماڵە، ئیتریان هۆکاری پەروەردەی ماڵە یان هۆکاری خۆمەشغوڵکردنە بە بابەتی ئەنتەرنێت و پێشکەوتنەکان. بەڵام بەعام تەلەبە زۆر هەوڵەیە لەگەڵ زیندەیە. زۆربەی تەلەبەی وا هەیە من ئەبینم خۆکوژیانە هەوڵانن، چونکەوانەی لای ئێمە لەخوا بەزیابێت تەلەبەی باش و هەرە نایابن. ئێمەش با قسە لەسەر ئەو جیلە بکەین کە باشن، بۆی بشکم ئەوانەی تریش چاویان لێ بکەن. ئەگینا لە هەموو کات و زەمانێکە تەلەبەی هەبوو هەر حەزی بە خوێندن نەبووە. ئێمە کاتێک تەلەبەکانمان ئەبینین سەرکەوتون، یەکەم شت یەکسەر لەوەتی ئەگەین کە ئەمە دایک و باوکێکی سەرکەوتووی هەبووە. دایک و باوکی سەرکەوتوو مەرجنیە خوێنەوار بێ، مەرجنی دایک و باوکەکە مەسەلەن دکتۆر بێ یا مامۆستا بێت تا تەلەبەکەی خوێنەوار دەرچێت و دکتۆر و مامۆستا دەرچێتەوە. دایک و باوکە سەرکەوتوەکان ئەوانن کە هەموو دقەیەک چاویان لەسەر تەلەبەکانیانە کە مەشغوڵ نەبن بە برادەرەوە، مەشغوڵ نەبن بە بابەتی لاوەکیەوە، هانیان بن خوێندنیان لاخۆشەویستکەن، خوێندنگیان لاخۆشەویستکەن. ئەبینی ئەوانەی کە دائیمەن لە ماڵە فێری ڕێزگرتنیان ئەکەن لە ناو مەکتەبەکانی شەپیانەوە دیارە و ڕێزی مامۆستاکانیان ئەگرن. ئیتر علاقەی بەوەنی ئەگەر ئەو دایک و باوکە خوێنەوارە خوێنەوارە. هەشمانە ئەوەشی کە لە ماڵە خۆی پەرتەوازەیە شیرازەی خێزانەکەی لە مەکتەب پێوەی دیارە. سیرەکەی یەک تەلەبە پۆلێک هەمووی تێکەیە، هەتا کۆتایی ساڵ لەو پۆلەیە دەرزووترەوە ناتوانانی بە حەز و چێژەوە بیڵی. ئەمە زۆر خێزانەکان ڕەنگی یەداوەتەوە و هیوادارم خێزانەکان بتوانن کار بکەن بۆ مناڵ، چونکە ژیانی دایک و باوک هەمووی تەنها مناڵە. کاتێک تۆ خێزانێکی جوان، کەسێکی تاکێکی تەندروست و جوان ئەنێرێتە ناو قوتابخانەیەک،
تۆ لەوێ کەسێکی تەندروستە خوێندکارێک لای من 4 ساعت لای منە هەفتە گشتی حەسەی من 4 ساعتە یەک هەفتە 4 ساعت من ئەو تەلەبەیە ئەبینم ناتوانم ئەو کاریگەریم هەبێ کە 20 ساعتی ڕۆژێکی لە ماڵایە کەواتە لە پرۆسەی تاک لە ناو خێزانەکان دەست پێکات کە لەوێ تاک و خێزان بەرەو تێکچوون و شیرازەی تێکچوون ئەچێت تەبعاً لە ناو خوێندکارەکانیشە دەنگیاوەتە و ڕەنگیاوەتەوە کە ئەبینی زۆر جار هەنێک حاڵەت ڕوئەدات کە جارانی کۆنتەلەبە نەیتوانی وا بکەن ئێمە خوێندکارمان هەبووە لە پۆلی 11 ماشەڵڵای لێبێ یعنی بەوەنەی تووڕە کۆمەڵایەتیەکانەوە توانیوێتی بە مامۆستای ئۆنلاین بابەتەکانی پۆلی 12 بخوێنێ دەی خوێندکاریشمان هەیە لە پۆلی 12ش بە زۆر مۆبایلەکەی لێ ئەسەنن دەهەسە سەعاتێک سەعیکە هەردوو بابەتەکەی هەیە ئەتوانی هەموو شتێک وەکو چۆن هەموو لایەنێکی تر تۆ سیارە ئەگەر لە بابەتی خۆشگوزەرانی خۆتا بەکاری بهێنی زۆر ئیسفادەی لەکەی ئەگەر بکەی بە سیباقات و سیباقین لەو سەر سیارانە لەوانەیە هەم ببێ بە زەرەر بۆ خۆت و بۆ بەرامبەرێکیشت مۆبایل و هەموو تۆڕە کۆمەڵایەتەکانی شوایە هەر خوێندکارێک بە باش بۆ خوێندن بەکاری بهێنێ سوودی لێ ئەبینێ شێوازی وانەوتنەوە سەرەتا وەکو تەجروبەی شخصی خۆم یەکەم شت ئەبێ زۆر لەگەڵ خوێندکارەکان تا تێکەڵ بیت بەو تێکەڵیەی کە چۆن لە ماڵە دایک و باوک تێکەڵی مناڵەکانی خۆیانن بەڵام هیچ کاتێ نبینی ئەو مناڵە سنووری ڕێستیە بپەڕێنێ ئەبێ لەگەڵ خوێندکارەکانی خۆتا بتوانی دیواری کۆنی بە بلۆک دروستکراوی ئەمە مامۆستایە و ئەمە تەلەبەیە بڕوخێنی ئێمە تەلەبە و مامۆستا یەک بەرین بەرامبەری یەکتر نین ئەبێ یەکەم شت تەلەبەکان لەوە تێبگەن کە ئێمە هەردووکمان بەیەک بەرین هەردووکمان بەیەکەوە پرۆسەی پەروەردە دروست دەکەین کاتێک کە توانی خوێندکارەکانت بکەی بە هاوڕێیەکی نزیکی خۆت بکەی بە کوڕکچی خۆت ئەو کاتە پرۆسەی خوێندن زۆر ئاسانە بێ چی ئەڵەی لە تۆتی ئەگەن وەوەریشی ئەگرێ و بە قسەشت ئەکا بەڵام کاتێک توانیت دیوارەکان بمێنێ یعنی دیوارەکان نەتوانیت تێک بشکێ و بمێنێ باوەڕکە مەرحەبای ئەو تەلەبەیە بکە ڕقی لە مەرحەبا کەشتە حەز ناکە ئەو مامۆستایە مەرحەباشی بکە بۆیە پرۆسەی ئەوەی کە تێکەڵبی لەگەڵ خوێندکارەکانت پرۆسەی ئەوەی کە خوێندکارەکانت لات نزیک بێ کاریگەری زۆرە بۆ بابەت من ڕاستی زۆر جار دیاریم لە خوێندکارەوە وەرگرتووە و هەندیاریەکان هەنێکیان جاری وا بووە ڕۆحی بوون تەلەبەم هەیە مەسەلەن کتێبی بۆ هێناوم تەلەبەم هەیە دیاری گوڵی بۆ هێناوم و لە هەمان کاتا تەلەبەم هەیە ئەم ساڵ ڕێز و سوپاسی خۆی بۆ دروست کردوم لە هەمان کاتا لە ڕووی وەزارەتیشەوە دەستخۆشیان لێ یەکەم هەم لە ڕووی تربیەی کەلارەوە لە مامۆستا عەدالەت دەستخۆشی لێ یەکەم ئەوەنش بە هەمان شێوە ڕێز و سوپاسیان بۆ دروست کردوم لە پای سەرکەوتنەکانم لە پای زۆر جار لە پای دەرەجە بەرزەکانمان کە لە ڕووی مەعیاریەوە کە لەسەر ئاستی هەرێم بۆ نمونە کاتێک کە مامۆستایەک لە پۆلی 12 ئەچێتە ناو مەعیاریەکەی ئەچێتە زائیدەن یەک لەو کاتە ڕێز و سوپاسی بۆ دەرەکان بۆ کۆی گشتی تەلەبەکانی کە دەرەجەی بەرزیان هێناوە لەخوا بەزیابێ منیش لە 2007 بۆ 2008 هەتا ئەم ساڵیش ڕێز و سوپاسم هەیە و هەندێک لە ڕێز و سوپاسەکان جاری وە هەبوو بەهۆی چالاکیەکەوە ئەنجام دراوە و جاری وە زۆربەی ڕێز و سوپاسەکانیشم بەهۆی بەرزی دەرەجەی مەعیاری تەلەبەکانمەوەیە ئێمە من ڕاستی وەکو ئەوەی کەکی هاوکارم بێ ڕاستی وەک ماڵ هاوسەری خۆشەویستم بابا عەلی زۆر هاوکارم بووە هەمیشە لە ماڵە مناڵەکان بە هەمان شێوە لەوانەیە هەنێک کاتی پێویستم نایبێ پێیان کە ئەوانیش بە هەمان شێوە هاوکارم بوون من لە ڕووی خۆشمەوە ماڵی دایکم بە هەمان شێوە هەمیشە هەر لە مناڵیەوە هاندەرمان بۆ باوکم بە هەمان شێوە هەردووکیان زۆر حەزیان لەوە بووە کە مناڵەکانیان خوێنەوار دەربچن کە شەهادەیان هەبێ هەمیشە هاندەرمان بۆ ئەوەی کە باشترین بین بۆیە ئەمانە هەمویان هاندەرمان بوون و دەستخۆشیان لە یەکەم هەرچەندە لە کۆمەڵگەدا ئێستش لەوانەیە لەم مەنتیقانەیە بگەڕێی کە پیاوسالاری زاڵ بۆتیایە و هەندێک جار لەوانەیە نەیانتوانی بێت وەکو پێویست لەبەر کۆمەڵگە بێ لەبەر قسەی خەڵکی بێ لەبەر هەندێک عادات و تەقالیدی عەشایەری بێ ڕێگەیان نەیەوە خێزانەکانیان یان کچەکانیان بچنە بەر خوێندن و کار بکەن بەڵام لەخوا بەزیابێ ئێمە وانە بووین ڕاستی ئەبێ کار بکرێت لەسەر عەقڵی تاک ئێمە لێرەیە زۆر جار لەوانەیە مناڵەکانمان باجی عەقڵی تاک بدەنەوە کاتێک عەقڵەتێکی تاک ئیش ئەکا لەسەر ئەوەی کە مەسەلەن ئافرەت نابێ ئیش بکە یان نابێ فڵان ئیش بکە یا لە ماڵ دەربچێ ئەمە ئەبێ کار بکرێت لەسەر عەقڵی تاک یعنی تۆ کاتێک کە ئەڵێ ئافرەت ئیش نەکاو لە ماڵا دای ئەنەی خۆی بۆ خۆی دروستکەری کۆمەڵێک هۆکاری
هەم نەخۆشی هەم کۆمەڵێک تێکچوون و کێشە یعنی وا ئەکات ئەم ئافرەتە خۆی لە ناخی خۆی بخواتەوە چونکە چاودەورەکەی ئەبینێ ئیش ئەکا کار ئەکا ئەو زەمەنە نەماوە هەمووی بڵێ هەمووی لە ماڵا دانیشتووە ئەبێ کار بکرێت لەسەری لە ڕووی گەرمیانەوە ساڵەکان زۆرن کە پلەی یەکەممان بەستدەست هێناوە وەکو ساڵ ڕاستی ئەبێ حسابیان بکەم بەڵام جارێکیشیان زائید سێمان هێناوە معیاری پلە سێمان هێناوە لە ڕووی هەرێمی کوردستان پلەیەکی زۆر بەرزە پلەی یەکەمیە بەڵام زۆربەی ساڵەکان لە 2007ەوە هەتا ئێستا ئێمە لە پلەی بەرزا بووین چون طبعا من سەرەتای دەوامم لە دووهۆک دەسم پێ کردووە هەر بە یەکەم ساڵم یەکێ بووم لە مامۆستاکان کە لەوێ ڕێز و سپاسم پێوەرگرتووە لەخوا بەزیابێت و لێرەش لە هەمان شێوە هەر لە گەرمیانەوە کە دەسم پێ کردووە زۆربەی ساڵەکان توانیمانە پلەی یەکەمی بەدەست بهێنین کە لە 2009 لێرە دەوامم کردووە ئێمە ڕاستی هەمیشە حەزمان کردووە چاودۆر و ژینگەکەمان کە بە شێوازێکی جوانتر بێت من جارێک نۆژەنکردنەوەی خوێندکە قوتابخانەی مناڵەکانمان کرد من و باوکیان ئەمەش دەستیان خۆش بێ ڕێز و سوپاسی تایبەتیان بۆ دەرکردین لەسەر ئەمە بەلایەن ڕۆحیەوە پێمان خۆش بوو و بۆ مەکتەبەکانیش تا ئێستا یەک دوو جار لە ناو پۆلا بە ئێمە پێش ئەم نیزامەش ڕاستی پێش ئەم بریتیش کانسڵە بە هەمان شێوە ئێمە کارمان کردو لە ناو مەکتەبەکانە یعنی مامۆستاکانی ئامادەی پێباز پێشەوەی ئەم نیزامە لە ڕووی کوردستانەوە جێبەجێ بکرێ ئمە خۆمان جێبەجێمان کردبوو ئەم شێوازە خوێندنەمان جێبەجێ کردبوو یعنی زۆربیان بە ماڵی خۆیان ئەزانین هەر لە ئیدارە و مامۆستاکان گشتیان و ئەو مامۆستایانەی کە کۆنتریش لە ئامادەی پێباز داوامیان کردووە و ئەوانەی ئێستاش هەموو بە ماڵی خۆیانیان زانیوە هەمیشە چۆن لە ماڵی خۆتا حەزەکەی دیوارەکانە جوان بێ دیوارەکان بۆ یاخکەی ناوماڵ پاکەیتەوە ناوماڵ جوان بێ ئێستش ئەو بینایە کە تا ئێستش سەیری ئەەکەی بینایەکی زۆر پاک و تەمیزە و زۆربەی ساڵەکان مامۆستاکانی تریش بە هەمان شێوە نەک هەر من بەتەنها بم هەوڵیان داوە ژوورەکان بۆ یاخەکەن ژوورەکان پاکەکەنەوە ڕێکیانەکەن ساڵانە زۆر جار مەسەلەن حتا سەر تەختە و شتەکانیش ئەشوێن ڕێکیانەکەین ئەمانە هەم خوێندکار و هەم ئێمەش یعنی کە ئێمە بۆ یاخ ئەەکەین خوێندکارەکانیش لەگەڵمان زۆر جوان بەشدارن چۆن لە ماڵی خۆتا کاتێک دایک و باوکەکە خەریکە و مناڵیش لەگەڵ تا بەردەستیت ئەکاوێت و ئەچێ خوێندکارەکانیش ئەبین دڵسۆزی تایبەتی خۆیانیان پێوە دیارە